ئەو گۆرانیە بەداواکاری کاکە عومەری خۆشەویستە پێشکەشی دەکەین بە بابا شێخ هیوادارین بەدڵیوی چەند خۆش بوو ئەو دەمانەی دەهات نامە و سڵاوی دەینووسی بەیانیت باش زۆری شێتە هەستاوی لە چەندچیە تۆراوی لەگەڵە من گۆڕاوی تۆ لەگەڵم گۆڕاوی بۆیە دایم دۆڕاوی تۆ لەگەڵم گۆڕاوی بۆیە دایم گۆڕ ئەوەش بۆ کاکە عومەر بەو شێوە دێنم ناوی بە یادی بابە شێخی بۆی دەنێرم سڵاوی بۆی و عەقاراتەکەی لە دونیادا بەناوی دێرن دەگاتی گوڵم تۆزێ پەرچە من لادا ئازار و ناڵە گیانە لە تەو تۆیە بێڕادا ئەی شەرابی دنیا بێنم تامی ماتێکت نادا ئاوی لێوی تۆم هەبێ من چیم داوە لە بادا بۆ من نەشارم بۆ تۆ بێسوود و ئیستیفادە شەو ڕۆژ دەناڵێنم ئەی جوانی پەریزادە ئەوینی ئەمڕۆ بەندە بە زێڕ و ماڵ و مادە سەرەتا پێت نەگوتم ڕەنجی منت بەبادە بدگوت با بۆ تۆ نابم دەڕێی ئەو ئیشقەلادە عەشق بووە دەوڵەمەندە هەژارە نامورادە عومەری حامد سێژن مەردەژی لە دونیادا کوڕی مەردە و کەسەیە ڕێگەی بابی بەرنادا بەیادی بابە شێخی نەڵێ ئەوڕم لێ نادا ئەو بەندەی بۆ دەنێرم ئەو بەندەم حەوادا بە خۆی و نووسینگەکەی یەکە من لە دونیادا گوتراوەکە بە گوڵێک نابێ و قەت نایە بەهار تۆ وەرە با بزانن بەهاری من دێ ئەیار زۆر پەرۆشی بینینم چی بەسەرێنام ڕۆژگار ئەگەر منت دیتەوە لە نێو شێتەکانی شار هیچ لە لات سەیر نەبێ گرفتارم گرفتار یا کە ڕۆیشتم نەمام منیان برد بەرەو مەزە چێو کاتە فایدەی چیە لەسەر گۆڕم شین و ئاوات ئەوەندە شەیدات بوومە هەرگیز باز ناکرێ بەزار ئەی مەگەر دڵم دەرکەم بۆت باوەڕ بکەی جەفاگار بۆ سوتانم نابینی وەک من ناسووت ێسیگار عومەری حامد سێژن کوڕی مەردوو بەدەمار عومەری حامد سێژن کوڕی مەردوو بەدەمار کوڕ بە بابی دەستەوە دەی
دووسیان و چوار بەڵام دەترسم وانە بێت دەرد بکەن مار و مندار دەترسم وات پێ نەکرێ دەر بە دەر ببی لە شار پێشکەوت بە بابە شێخی سەبتی دەکەم لەنەوە عەقاراتێکی هەیە بۆ بەناو بانگا لە شار ڕۆژانە سەدان کەس دەچنە لای وەکو کڕیار ئەوە پێیدا هەر دەڵێم شعر و گۆرانی و قەتار ئەوە پێیدا هەر دەڵێم شعر و گۆرانی و قەتار لەخوا دەکەم تەمەنا هەروە گەرم بێ بازار ژینی من ڕابردووە خەم و خەیاڵ و خەما عمری من بابردووە وەرە پێم بڵێ بۆچی منت لەبیر کردووە ئەمنت بیر نەماوە چێت لە دڵ هەڵگرتووە سڵاو لە بابەر شێخی نەڵێ لە بیری چووە ئەو بەندەی بۆ دەنێرم تازەم ڕێک خستووە فازیلی عەلی فاتم کوڕێکی سەرکەوتووە لەگەڵ بابەر شێخی هەردووگیەکیان گرتووە عەقاراتی ئەو لێرێ یا کۆنتڕۆڵ کردووە یالا سڵاو لە بابەر شێخی سڵاو لە بابەر شێخی ئەو بەندەم داڕم ئەم شەو بۆی دەنێرم با ئەو بەندەم چنیوە ئاەدار بێ فاز سڵاو لە کاکە فازە نەڵێ ئەمنی نەدیوە بژین ئەو دوو شریکە دنیایان لێ تۆقیوە نیوەی خەڵکی ئەو لێرێ لەلایەن عەرزی کڕیوە قازانجی باشیان کردووە هەمووی نیوە بەنیوە ئەوە زیرەک بۆت دەڵێ ئەو بەندەی داڕژیوە ئەوە زیرەک دەخوێنێ ئەو بەندەی داڕژیوە ئەوەی قازانج و کردووە هانێ بیکەینە نیوە